ئامادەکاری بۆ گەڕانەوەی ئاوارەکانی جەلەولا دەکرێت و بەرپرسانی ناحیەکەش بە پێویستی دەزانن پێش گێڕانەوەی ئاوارەکان دەستی خزمەتگوزاری بۆ ناحیەکەیان درێژ بکرێت. ئێمە بەڕاستی نامانوێت خەڵکەکەمان تاکو ئەمڕۆ عەزاتێکی زۆری بینیەوە نزیکەی ساڵێکە خەڵک دەربەدەرە لە ناو خێمە لە بەغا لە خانەقین و کەلار و ناوچەکان ترە ئەژێ خەڵکی لاک بوو. ئێمە بیرمان لەوە کرێتەوە کە خەڵک بێنەوە بۆ جەلەولا. ئێمە بەنیاز بووین 5,000 کەس بێنەوە بەس لەناو خۆمان دانیشتین گفتوگۆیەکمان کرد بینیمان 5,000 کەس زۆرە بۆ یەکەم جار بۆش بە یەکەم 1000 کەس ئەنێرینەوە. ئەو 1000 کەسە لە ئەوانەی کە لە خەستەخانە و لە دارەی کارەبا و لە دارەکانی تر کارەکان ئەوانە گەڕێنەوە. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی پارێزگای دیالەش ئاماژە بەوە دەکات دەبێت دەستگا ئەمنیەکان چاودێری ئەو کەسانە بکەن کە دەگەڕێنەوە بۆ نێو ناحیەی جەلەولا. ئەوانە شەگرن ماڵەکان جەردێکیان بکەن بە لیستێک و لە فلتەری دەستگا ئەمنیەکان دەربچن بۆی کەوە خەڵکە گەڕا وەرە هیچ گومانێکی تیا نەبێ. بێگومان پێشمەرگەش لەم سنوورەیە کەوا لەم سنوورە بۆتە پشتێنێکی ئەمنی چاک کە دڵنیابوونێکی زیاتر بە خەڵکیەدا بۆیکەوە خەڵکی بگەڕێتەوە بە سنوورەکە. دانیشتوانی ناحیەکەش تەنها داواکاریان گەڕانەوەیە بۆ سەر ماڵ و حاڵیان. خەڵکەکە بگەڕێتەوە ئەمجا شارەکە وەڵی شارەکە تا بێژی باشە و عیبی نییە بەس بەلەدێ پایکاتەوە کارە بامانەوێ هەموو منتەقەکان ئەو ڕۆژە 6 محاولە بوو کردیانەوە بردیان چاکیان کرد و هاوردیانەوە بەسایان و دوو مەشروعاومان هەیە ئیشەکە لەخوا بەرزایە و ماتۆ بەس پێویستیمان بۆیە خەڵکەکە بگەڕێتەوە. جەلەولا لە ئێستادا ناوچەیەکی وێرانەیە و تەواوی بینا حکومیەکانیش خاپوور بوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.